نبي أحمد بابكر شێوازی وەرگرتنی موچەی خانەنشینانە لە ڕانیە. تەکپارەی کارەبام زۆر لەسرە نەمداوە. خانەنشینێکی بەتەمەنە و دەڵێت نەخۆشی درێژخایەنی هەیە و کرێچیە. 3 ڕۆژە دێت بۆ وەرگرتنی موچەکەی و هێشتاش وەری نەگرتووە. دەژڵێت پارەیەکی زۆری کارەبای لەسەر و چاوەڕێ دەکات مانگی ڕەمەزان زەکاتی بۆ بێت تاکو و کرەی کارەبا بدات. 3 ڕۆژە دێین ئەوامان لێ دەکەن. 3 ڕۆژە دەی بەر نەکەوتووە نەبەخوا دەڵێ مەعاژ پارەکە نییە. چاوەڕێ دەکەی ئەمڕۆ بەرکەوێ؟ واللهی ئەوە لە بەیانیەوە لە سعات 9 لێرەم هەشت ئەوە ناڕەحەتم ئەوە بەرم نەکەوتووە. بۆ خۆم نەخۆشی درێژخانمەیە خوشک و برانام لە خانی خۆم نییە. 300,000 معاشە. ئێستا پارەی کارەبام زۆر لەسرە نەمداوە. دەڵێم ڕگە ڕەمەزانە زەکاتم بۆ بێ بیدەم. بۆم نادرێتەوە. ئەی ئاوێش. باشە ئەو کاتانی کە موچە دوا دەکەوێت ئێوە چی دەکەن؟ چۆن بژێویژان پەیدا دەکەن؟ وەڵڵی بە سەختی پەیدای دەکەینمەوە. داوا لە خوای دەکەم لە خوای هەر خوا دەمژێنێ خوای گەورە پشت بە خوای دەبەستم. هەر چاوەڕوانی خوای گەورەم. ئەوکەی وایە بە کارەبا لەسەر هاوڵاتیان گرانکەی بژێویژیانی کواوا دەبێ ئۆکەی حکوومەتە دەبێ حکوومەت لە چاودێری خەڵکی بکات. ماڵ بە ماڵگەڕێ دەوڵەمەند ماڵ بە ماڵگەڕێ. سەرەڕای دواکەوتنی موچە خانەنشینان نیگەرانن لە شێوازی وەرگرتنی موچەکانیان کە بە تەمەنێکی زۆرەوە ناچارن چەندین کاتژمێر چاوەڕێ بکەن تاکو و نۆرەیان بەردەکەوێت. لە 4:00ەوە هێشتا بەر نەکەوتووە. باش چاوەڕێ دەکەی ئەمڕۆ بەردکەوێ؟ زەحمەتە شەمەیەک شەمە بمەندنێ هەندەکەوێت یەک شەمەیەک ئەمڕۆ بەر نەکەوێ بەزەڵ بکێ بەر ناکێ گەمکە باسەوەن بگە بەرم ناکێ ڕاستە لە خڕاوسێ نەبەخوای بەرم نەکەوت ئێستا ئەوە حاڵەتی دانکەکە وەڵای ئەوە حاڵ نییە وە ژیان نییە. هەموو جارێ ئەبۆ شێوازەوەری دەگرن. 3 مانگە ئاوای بەردەگەڵە بەشم ناکات بەشی دکتۆریکا بەشی شتکرینەکە کاسبکاریشیم نییە. ئەوە تا کارە باش چەندی دەستێن پارەی دەفەرمو 100,000 200,000 300,000 دەستێن دەستداری چی کاکە؟ ئاگایان لە خەمی میلەت نییە؟ ناوەڵڵا ئاگا لە خەمی میلەت بەوانە دەبوو. لە سایی دەسەڵاتدارانی حکوومەتی ماو بەسەرچووەوە موچەخۆران و خانەنشینان لە بارودۆخێکی سەختدا ژیان دەکەن و لە ناوەڕاستی مانگی 2026 موچەی مانگی 11 2025 وەردەگرن. سەرەڕای ئەوەش خانەنشینان لە ڕێگای بانکەکانەوە و موچەخۆرانی دیکەش لە ڕێگای ئامێرەکانی ATM بە گرفتێکی زۆرەوە دەبێت چەندین کاتژمێر نۆرە بگرن تاکو موچەیان وەردەگرن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.